ئەمە پرۆژەیە کە بە ناوی دەبمە هاوڕێی کتێب یا کتێبەکەمە هاوڕێی خۆم ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە بە سپۆنسەری ڕێکخراوی فیدای نێودەوڵەتی کە ئەمە ماوەی 5 ساڵە ڕێکخراوی کەمەندامان لەگەڵ سەرجەم قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتە ئیشوکارێکا بەڵام ئیمساڵ نەمانتوانی ڕاستیەکەی نەمانتوانی خولیان بۆ بکەینەوە هەستان بە ئەوەی کە پرۆژەیەکمان دیاری کرد ئەویش دابشکردنی کتێب بەسەر سەرجەم قوتابیانی پۆلی یەکی سەرەتایی تا 12 و سەرجەم دایک و باوکەکانە ئەمە بۆ قوتابیانی سنووری پەروەردەی هەڵەبجەی شەیدە قوتابیەکان بەڕاستی خۆی 570 قوتابی بەشدار ئەبێتایە نزیکەی 2522 کتێب دابش ئەکرێ بەسەر دایک و باوک و بەسەر قوتابیەکاندا 27 بابەت لە خۆی ئەگرێ 27 بابەت کتێبەکان 27 بابەتن ئەمە بە هاوکاری چەند توێژەرێکی بەڕێز کە لە پەروەردا و مامۆستا محەممەد لە دەستگای ژیان و دکتۆر جعفەری بەڕێز کە لەگەڵمانایە و ئەو توێژەر و کۆمەڵایەتیانەی دەرونیانەی کە لەگەڵ ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە ئیشەکە ئەم پرۆسەیەمان دەستنیشان کرد.